مامۆستاگیان من لە ڕاگەیاندنا کارمە کرد، پێشکەشکار بوو. پێشتر سفور بوو مامۆستاگیان، باڵاپۆش نەبووم، بەڵام ناڵێم بەداخەوە چونکە شانازی پێواکەم کە بڕیاری ئەوەمما ببمە باڵاپۆش. ئەو ڕۆژەی کە ڕۆشتمەوە دەوام مامۆستاگیان لە کارەکەم دەریان کردم. توانی ناوی خۆت بڵێ بۆی خەڵک بزانێ یانی شتەکە فێک نییە. بەڵێ مامۆستاگیان، من هێڤیم، پێشتریش خۆم بڵاوم کردەوە لە پرۆفایلی خۆم دیار بوو، لە زۆربەی ڕاگەیاندنەکان بڵاویان کردەوە. چەندین مامۆسای بەڕێز و چەندین خوشک و برای موسڵمانی ئەزیز پەیوەندیان پێوە کردم، پاڵپشتی خۆیان بۆ من دەربڕی. بۆیە هۆکاریەوەی کە من چەند شەوە ئەمەوێ پەیوەندی بە جەنابتانەوە بکەم، ئەمەوێ لێرەوە پەیامێک بگێنم بە هەموو هاوڕێیانم، بە هەموو ئەو خوشکانەی کە وەکو منن بەڕاستی بوونەتە بە ناوی ئازادیەوە ئێمەیان کردوتە قوربانی مامۆستا، کە لە زۆربەی مایکی کەناڵەکانەوە، لە زۆربەی مایکی سۆشیال میدیاکانیانەوە بانگێشەی ئازادی بۆ ئافرەتەکەن، بەڵام ئەمە تەنها ئێمە بە ناوی ئازادیەوە بووینەتە قوربانی بەداخەوە. لە کاتێکا من پەرژینێکی قایم بێت لە ڕووی جەنابتان، لە ڕووی ئەو هاوڕێیانی کە ئێستا لە خەتن، ئازادی ئافرەت تەنها لە خۆڕوودکردنەوە و لە بەڕەڵاییە ئەبینن. بۆیە ئازادی منیان پێ قبول نەکرا کە من هەوڵی ئەوەمما کە بوومە باڵاپۆش. دڵخۆشم بەوەی کە ئەلحەمدوللا ئیشەڵا ئەگەر خوای گەورە لێم وەربگرێت کارێکی باشم کردبێت، لەبەر خاتری خوا من خۆم باڵاپۆش کردبێت، لەو کارە دەرکرابێتم. بەڵام لە هەمان کاتیشا مامۆستا وەزعی من جیاوازتر بوو، ئەوانی کە کارم لە لاکردن ئەیانزانی. من دایکێکم دوو کچ بەخێوەکەم، من بەتەنیا ئەرکی سەرشانی دوو کچم کردوتە سەرشانی خۆم، لەسەر پێی خۆم وەستا بووم کارم ئەکرد. بەڵام وەکو سەرەتاش وتم هیچ کات ناڵێم بەداخەوە، لەبەرەوەی بە هەموو یەقینێکی خۆم بڕیاری ئەوەمما کە ببمە باڵاپۆش. بەڵام لێرەوە من تەنها لەم مایکی جەنابتانەوە مامۆستا ئەمەوێت ئەوە بە خانمان بڵێم تکاتان لێ یەکەم، تکاتان لێ یەکەم. ئەوە ئازادی نییە کە بانگەشەی بۆ ئەوکەن، ئەوە ئازادیە کە لە قورئانی پیرۆزا هاتووە، ئەوە ئازادیە کە ئیسلام بە منی ئافرەتی داوە. ئازادی ئەوە نییە من خۆم ڕوودکەمەوە، ئازادی ئەوە نییە من سەرپۆش نێم بەسەرما، ئازادی ئەوە نییە من 12 شەو بڕۆمەوە، ئازادی ئەوە نییە من نێرگەلە بکێشم، ئازادی ئەوە نییە من هەر شتێک خوا پێی ناخۆش بێ بیکەم. بەداخەوە مامۆستا ئێستا ینی من پێشتر سێری تیکتۆکم ناکرد بەجددی، هەمبوو تیکتۆکم هەبوو مامۆستا، بەڵام نەک ئەوەی بڵم سێرم ناکرد تااقەتم لێ نەبوو، نا بەهۆی ئیش و کارەوە مەشغوڵ بووم، زۆر مەجای سۆشیال میدیا و تەنانە تەلەڤیزیۆن و ئەم شتانەشم نەبوو. بەڵام بەڕاستی مامۆستا هەڵبەتە ئەوەش من لەو ڕۆژەوە ئەڵێم چەند شتێک هاتۆتە پێشەوە بۆ من، هەمووی هەڵبەت ئیشەڵا ویستی خوای گەورەی لەسەر بووە. یەکێک لەوانەی کە من متابعەی جەنابتان بکەم لە ڕێگەی تیکتۆکەوە، پێشووتر منم وت ئەگەر من ئیش نەکەم کەیەمەوە بەردەوام لە ماڵەوە بم چی بکەم بۆ نمونە، یا شەو ئەو خەڵکە ئەگەر سێری مۆبایل نەکات چی ئەکات. بەڵام یاوتومە سوودی تیکتۆک چییە؟ ئێستا من یەکێ لەو سوودە باشانەی تیکتۆک کە بە خانمانێک لێم ئەوانەی کە ئالوودەی مۆبایل بوون، ئەوانەی کە گیرۆدەی مۆبایل بوون، ئەتوانن بێن لێرەوە گۆ لە تۆ بگرن، سێری تۆ بکەن لێرەوە. چونکە من لەو شەوە هەموو شەوێ متابعەی تۆکەم، هەتا پێم خۆشە ینی زوو کاتەکە بڕوا بۆەوەی بێتە سەر ئەم کات بەرنامەی تۆ، هەتا ئەو کاتەی تەواو ئەبێت خواحافیزیەکەی من لێرە و گوێت لێگرم، سوودی زۆرم لێ بینیوە. سوپاساتی کە ئیسلام یاوێتی بە ئافرەت بڕوا ناکەم لە هیچ دینێکە، لە هیچ شوێنێکام ئازادیە هەبێت. چونکە بەڕاستی مامۆستا تۆ ببینە، ئەگەر من پێشتریش وتم چەند لایەنێک پەیوەندیان پێوە کردە من بۆ ئەوەی قسە بکەم لەو بارەیەوە، بەڵام من هیچ کات ئامادە نەبووم. بەڵام وت تەنها ئەوەم وتم ئەگەر خانمێک
خانمێکی باڵاپۆش لە کەناڵی یەکێک لە کەناڵە ئیسلامیەکانە لە ڕاگەیاندن وەکو پێشکەشکار کاری بکردایە. ئەگەر بەهاتایە ئەو خانمە حیجابەکەی لابردایە، کەناڵە ئیسلامیەکە دەری بکردایە، ئێستا هەرچی ڕێکخراوی ئافرەتان بوو، هەرچی ژن و پیا و ئەوانەی کە سەر بە خۆیانن هەمویان هاتبوونە سەر جادە دژی ئاینی ئیسلام وەستابوون، دژی ئەو کەناڵە ئیسلامیانە وەستابوون. هیچ کات من لەگەڵ هیچ لایەن و حزبێک و کەناڵێکی ئیسلامی یاخو کەناڵێکی علمانی و مەبەستم لەوە نییە پەیامەکەم بە غەڵەتی نەڕوە، بەڵام مەبەستم لەوەیە باشە من هەر ئەو ئافرەتە بووم کە پێشتر هاتمە سەر شاشەکان، هەر پێشتر من ئەو ئافرەتە بووم کە دەستخۆشیان لێ ئەکردم، چەپڵەیان بۆ لێ ئەیام، ڕێزلێنانیان بۆ ئەکردم. ئەی باشە خۆم ئێستا هەر منە و هێڤیام، تەنها ئەوەی کە لە منا گۆڕاوە ئەوەیە کە من بوومەتە باڵاپۆش. ئایا بۆچی لەسەر من نەهاتیتە جواب؟ بۆیە من تەنها پەیامم لێرە بۆ خانمانەوەیە بگەڕێنەوە ئەوەی کە ئازادیە تەنها ئیسلام بە ئێمەیە بەخشێت. دوای ئەوەی کە من خۆم بوومە باڵاپۆش، کچەکەم کە تەمەنی 15 ساڵە، ئەویش دوای من بڕیاری ئەوەیە یەک لەبەر خوای گەورە، چونکە من کاتێک کە خۆم چوم جلی حیجاب بکڕم لە دوکانێک، کچەکەشمم لەگەڵا بوو، وتم حەزەکەی جلەکان تاقی بکەیتەوە، چاوی یەکسەر پڕ بوو، بردمە ژوورەوە جلەکانی لەبەر کرد کە هاتە دەرەوە گریا. وتم دایکیان حەزەکەی ئەم جلانە بپۆشی؟ هەر ئەگریا. وتم ئەگەر حەزەکەی لەبەر خاتری من نا، لەبەر خاتری خوای گەورە لێرا بڕیاری ئەوە ببیتە باڵاپۆش، دووەمیش لەبەر خاتری من کە دایکی تۆم پێم خۆشە ئەو جلە جوانانە لەبەرکەیت. سوپاس بۆ خوای گەورە مامۆستا، هەر لەو دوکانەیە کە جلەکانی لەبەر کرد بە جلە سفوریەکەەوە لەگەڵ منانە هاتە دەرەوە، ئەو جلانی لەبەر کرد و پێکەوە دەست یەکتریمان گر ئەلحەمدولیلا هاتینە دەرەوە. وێ من سوپاسگوزاری خوای گەورم لەواتێ ئەوە سەرەتای نزاکانی من و کۆتایی نزاکانی من بوو بێ کە من لە سوژدەیە داوام لە خوای گەورە کردووە کە یارمەتیم بات، هێزم پێ ببەخشێ بۆ ئەوی بتوانم ئەو دوو کچەم بە باشترین شێوە پەروەردە بکەم کە ئەویش جوانترین پەروەردە ڕێگەی ڕاست دینی ئیسلامە. بۆ خوشکەکانی من ئەوانی کە لێرەوەی گوێتان لە منە، تکاتان لێ یەکەم بگەڕێنەوە سەر دینی ئیسلام.